بۆچی محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق و هەندێک لەلایەنە سیاسیەکان گرنگیە دەن بە زووپێکهێنانی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان و کاریگەریەکانی زووپێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر دۆخی سیاسی عێراق گرنگی سەقامگیری سیاسی هەرێمی کوردستان بۆ عێراق چێن پرسانە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز شوان کەلاری پەرلەمانتاری عێراق لە کەلارەوە لەگەڵماندا بەڕێز شوان کەلاری سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش. بۆچی سەرۆکوەزیرانی عێراق و هەندێک لەلایەنە سیاسیەکانی عێراقیش دەیانەوێت زوو کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان پێک بهێنرێت، ینی ئەوەی بینم هەندێک جا گرنگی لایەنە سیاسی عێراقیەکان و سەرۆکوەزیرانی عێراق زۆر زیاترە، زۆر بەپەرۆشترە لە چاو هەندێک لەلایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان. بەڵێ زۆر سوپاس بەڕێز محەممەد شیع سوودانی ئەمڕۆ فیگەرێکی گەورەی سیاسیە و کەسی یەکەمی دەوڵەتداریە لە عێراق، سەرۆکی حکوومەتە و لە ڕاستیدا لەو ماوەیەی کە کابینەکەی پێکێناوە تا ئێستا ئەکرێ بڵێن ئەدایەکی باشی هەبووە، چ لە ئاستی خزمەتگوزاری، چ لە بەتایبەتی بۆ محافەزاتی عێراقی، چ لە ینی خزمەتگوزاری بەراورد بە کابینەکانی پێشوو تا ئاستێکی باش بژانەوە هەیە. هەروەها ینی کارکتەرێکی بەهێز بۆ نەهێشتنی یان کەمکردنەوەی کێشەکانی نێوان هەرێم و بەغداد و خۆشی دەرکەوتووە بەڕاستی لە ڕیزی دووەم و سێمی کەسایەتیە سیاسەکانی عێراق ئێستا گەیشتوتە نوخبە و ینی تموحی خۆی هەیە. ئەوێ بەردەوام بێ لە هەر جێگەیەک هەست بکە کارێکەکەی و پێویستە ڕۆڵی تیا ببینێ، ئەرکی ئەوە ڕۆڵی خۆی ببینێ. بەتەکید هاتنی بۆ هەرێمی کوردستان و هەوڵدان بۆ پەلەکردن لە کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان بەشێکی بۆ ئەوەیە فعلەن کێشە نەیەڵێت و هەرێمێکی بەهێز و عێراقێکی بەهێز هەبێ، هەرێمێکی بێکێشە و عێراقێکی بێکێشە هەبێت. و بەشی دووەمی احتیمالە بەڕاستی خۆشی تمۆحی هەبێ لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراقی من نزیکە بینەوە. شوان کەلاری دۆخی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان، پەیوەندی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان ئێستا باشە یان نا، و پێویستیان بەوە هەیە کەسێک پێیان بێت پێیان بڵێ پەلە بکەن لە پێکێنانی حکوومەت؟ بەداخەوە بیرکردنەوەی حزبە سیاسیەکان یان ستراتیژی حزبە سیاسیەکان جۆرا و جۆرە، هەمە چەشنە. حزبی سیاسی هەیە یعنی ئەجیندای ئەساسی ستراتیژی خۆی لەسەر مەسلحەتی حزبی بنیاد ناوە، یعنی هەر لە حملەی انتخاباتەکەیەوە دەست پێ بکە تا ئەگاتە ئێستش ئەوەی لای ئەو بەڕاستی ئەو لەوێتەوە ئیشی لەسەرەکە چۆن مەسلحەتی حزبەکەی بپارێزێ، کامە بەڕاستی بیرکردنەوەیەکی نەرێ نییە، ستراتیژی نەتەوەی تایە و نەبێت. باشتر وایە یان دروست وایە لە هەموو دنیای شەر وایە لە پاش کۆتایی هاتنی انتخابات یعنی هەموو گرنگەکە بۆ دەوڵەت بێ، بۆ هەرێم بێ، چی بکەین یعنی بەڕاستی هەڵبژاردن بکەینە جێبێڵین، هەنگاوی تازە بنین بە ئاراستەی پێکێنانی حکوومەت، بە ئاراستەی متمانەدانەوە بە مؤسساتی شەرعی، بەتایبەتی ئەو گەرم و گوڕیەی خەڵکی هەرێمی کوردستان لە بەشداریکردن لە هەڵبژاردن. هۆکارەکەی ئەوە بەڕاستیمە لە قەیرانێکا بووین پەرلەمانی کوردستان هەڵوەشێنرا بووە، حکوومەت و مؤسساتی تری ئێمە بەڕاستی ماوەیەکی زۆر بەبێ پەرلەمان ئیشیان دەکرد، بەشداری خەڵک و گەرم و گوڕی خەڵک لە هەڵبژاردن لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بۆ ئەوە بوو بەڕاستی ئەم کەم و کورتیانە نەیەڵین. دروست وایە ئێستا حزبەکان هەڵبژاردن بکەنە بەشێک لە ڕابردوو تا 4 ساڵی ترێمە هەڵبژاردن ناکەین. خەمی گەورە بەڕاستی پێکێنانی کابینەی حکوومەتی هەرێم بێ، یعنی پاراستنی ستراتیژە نەتەوەیەکە بێ و دەستکردن بە ئەو بەڵێنانەی کە حزبەکان بە جەماوەری خۆیانیان داوە لە ڕووی خزمەتگوزاری، لە ڕووی نێڵانی کێشەکان، لە هەموو ئەو ڕوانەی کە هەر حکوومەتێکە دێتە سەر لە پێناو ستراتیژی خۆی و لە پێناو ستراتیژی گشتی وڵاتە خزمەتی خەڵکەکە.
بێگومان پێکێنانی حکوومەتی هەرێمی کوردستان و پایەکانی حکوومەت سەقامگیریی سیاسی زۆرەدا بە هەرێمی کوردستان. بوونی ئەم سەقامگیریە سیاسی لە هەرێمی کوردستان تا چەند گرنگە بەلای عێراقەوە، تا چەند بە سەقامگیری خۆی ئەبینێت؟ بە تەئکید عێراق بە تایبەتی ئەگەر زۆر بابەتەکە بە شەخسەنە نەکەین، بە تایبەتی محەممەد شیاع سوودانی کە خۆشی تمۆحی هەیە بۆ خولی دووەمی کابینەی داهاتوی عێراق خۆی مڕەشەحەکاتەوە یان تمۆحی هەیە بێتەوە سەرۆکی حکوومەت، زۆر مەبەستێتی سەقامگیری سیاسی لە هەرێمی کوردستان هەیە و بەشێک لە ئەجیندای سەردانەکەیشی هەر ئەوە بوو بەڕاستی هەم کابینەکە زوو پێک بێ، هەم ئەو کێشانی لە نێوان هەرێم و بەغدا هەیە بەو پێی پێشووتریش جەنابی سەرۆکی حکوومەت سەرۆکی هەرێم زنجیرەیە سەردانیان هەبوو بۆ بەغداد، یعنی شتەکان لە خاڵەکانی کۆتاییە بۆ لێک تێگەیشتن چارەسەرکردنی کێشەی موچە، فرۆشتنی نەوت، بابەتی پارەی جوتیاران، هەتا ڕێکەوتن لەسەر بابەتی سەرژمێری ئەوانە، هەموو ئەمانە لە گەیشتنەوەتە خاڵی کۆتایی محەممەد شیاع سوودانی هات تەکانێک بمانە بدا کۆتایی بەم بابەتانە بێنێ و بە تەئکید ئیستیقرار لە هەرێمی کوردستان کاریگەری تەواوی لەسەر پرۆسی سیاسی عێراقەیە، هەتا لە ڕووی بنەماکانی دیموکراسی و نمایشکردنی سوڕەی عێراق بە شێوەیەکی گشتی لە کۆمەڵگای نێودەوڵەتی تا چەسپاندنی بنەماکانی دیموکراسی و هەڵبژاردن و بابەتی فیدرالیزم، ئەمانە هەمووی مەبەست بوو لای محەممەد شیاع سوودانی کە ئەم سوورەتە پیشانی دنیا بدا عێراقێکی گۆڕاومانەیە، عێراق لە پێشکەوتنی بەردەوام مەبەستی ئەو کێشانە نمێنێ بۆیە مەبەستێتی بەزوی کەوا بێت ئەمەی ئێستا بە شێوە لە شێوەکان باسەکرێ ڕاست بێت کە بێگومان نزیکەی ساڵێک تر کەمتر لە ساڵێک کە بڕیارە پەرلەمانی هەڵبژاردن لە عێراق بەڕێوە بچێت و حکوومەتێکی نوێ لە عێراق پێک بهێنرێت. دەتوانین بڵین بەشێکیشی پێوەستە بەوەی کە محەممەد شیاع سوودانی دەیەوێت پاڵپشتی کورد بەدەست بهێنێ لە ئێستاوە بۆ خۆی؟ بەڵێ بە تەئکید یەکێک لە فاکتەرەکانی هاتنی بەڕێز محەممەد شیاع سوودانی ئەوەیە کە ئەوانەی سیاسیەکان کە لە بەغدای نوێنەرانی کورد لە بەغداین هەستەکەین لەو 2 ساڵ 3 ساڵەی ڕابردووە سەرڕای کۆمەڵی فشاری زۆر لەسەری چ ئیقلیمی چ لە لایەن میلیشیات و لەلایەن کۆمەڵێ ئەحزابەوە لەسەر ئاستی عێراق فشاری زۆر لەسەر بوو، بەڵام توانی هاوسەنگی ڕابگرێ لە نێوان هەرێم و بەغداد هەمیشە نقطەی حەل بووە بە تایبەتی لە دیدارەکانی لەگەڵ سەرکردەکانی هەرێمی کوردستان، بۆیە بە تەئکید بەرژەوەندی خۆشی تایە و ئەوێ کێشەکان تێپەڕێ و هیچ کێشەیەک لە نێوان هەرێم و بەغدا نەمێنێ بە ئەوەی لە داهاتوو پشتگیری حکوومەتی هەرێم و پشتگیری گەلی کوردستان بۆ کابینەی نوێ کە بە نیازە خۆی بۆ کاندید کاتەوە بەدەست بهێنێ. بەڵێ بەڕێز شوانکەلاری پەرلەمانتاری عێراق لە کەلارەوە لەگەڵماندا، زۆر سپاس بۆ کاتێ بێمەتاندا.